السلام علیکم و رحمت الله و بەرەکاتوو ئەزیزان خۆشەویستان خۆگر خاموشم خۆم زۆر بەبەختەوە و خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆژ لەوانەیەکی تازەی فێرکاری لە خزمەت ئێوەی زێدە ئازیز و خۆشەویستداما بەڕێزان خۆشەویستان ئێوە جێگاتان لە دڵی ئێمەدا تایبەتە سپێشەڵە جا خۆشەویستان ئێمە زۆر خۆشحاڵ دەبین کەوا ئێوە لەگەڵ ئێمەدانا سەیری وانە فێرکاریەکانی ئێمە دەکەن وەکو سۆز و خۆشەویستێک بۆ کەناڵی بیرۆکە وامان پێ باشە ئەگەر ئێوە ژواتان پێ باش بێ هەل ئەڵقەیەک کە دادەبەزێ سەرەتا لە کەناڵی بیرۆکە سەیریکان دواتر دایبەزێنن بۆ ئەوەی ڕێژەی بینەر ڕێژەی بینەریان ڕێژەی بینینی لە کەناڵی بیرۆکە بەرز بێتەوە بەڕاستی ڕێژەی بینن زۆر کەمە ڕێژەی داونلۆد زیاترە لە بینین ئێوە سەرەتا سەیری بکەن و پاشان حەزەکەین داونلۆدی بکەن ئەمە پامێکی برایانە و خۆشەویستانەیە بۆ ئێوەی گوڵ و گوڵەباغ خۆشەویستان ئەمڕۆ باسی وانەیەکی زۆر گرنگ دەکەن ئەوی سۆنیەتی ئەنجامدانی بێگبێستنەوەی لێرەکانە هەر حەڕەکەیەکەوە تۆ داتە لێرە یەکسەر لە لێرەکەی دواتریش کاردانەوەی هەبێت و هەمان کاردانەوە هەبێ نمونە ئێستا ئێمە ئارمێکمان هەیە دەستێکمان هەیە هەروەکو دەستی خۆت ئێستا ئەگەر دەستی چەپی خۆت بەرز بکەیت بۆ نمونە کاتێک کەواتۆ لە قۆڵەوە حەڕەکە دەکەی پەنجە لەو قۆڵەوە حرەکەت کرد ئەم ئارمە ئەم ئەنیشکە ئەمە دەست پەنجە هەمووی لەگەڵی بەرز دەبێتەوە کاتێک پەنجەت بەتەنها جوولان ئەم پەنجەی بەتەنها بجوولێنی لێرە هیچ حرەکەیەک تۆمار ناکرێتن هیچ حرەک بەڵام کاتێکەوە ئەو دەستەی خۆت بە تەواتی جوولان هەموو پەنجەکانیش لەگەڵی دەکرێن ئایا ئەمە چۆن دەکرێت ئەومانێ لەبەر چی گرنگ و گزەوهەری و گەوهەریە یعنی تۆ دەتوانی کارەکتەری ئەنیمەیشنی کارەکتەری کارتۆنی کارەکتەری لە ئەدۆب ئافتەر ئیفێکتدا حرەکەی پێ بدەی دەوی بجوولێنی لێوی بجوولێنی کەپی بجوولێنی چایی بجوولێنی شتی جوان و ناوازە دروست بکەی لە ڕێگەی بەرنامەی ئەدۆب ئافتەر ئیفێکتی ئەملاقی مێگا جا خۆشەویستان سەرنج بدەنەوانەی ئەمڕۆمان تاوەکو هەمومان بەیەکەوە بتوانین ئاستی بەرهەمی خۆمان ئاستی توانە و توانستی خۆمان بەرز بکەینەوە بەیەکەوە خۆمان لە قیمە ببینینەوە لە شوێنی باش هەوڵی ئەنجامدانی کاری باش و چاک بکەین خۆشەویستان بۆ ئەویوانەکە زۆر درێژ نەبێتەوە ئێستا بۆ نمونە ئەگەر ئەمن بمەوێ ئەم پەنجەیە وابەستەی شتێک بکەم ئەو کۆنێکتەرە بکەم ئەم جومگەیە بکەم کاتێکەوە من ئەم جومگەیم با تۆزێک زوم بکەم بە هەتاوەکو ئێوەی بەڕێز و خۆشەویست چاوتان ئەزیێتی نەخوا ئەمە سپەیس لەگەڵدا دەگرین لە حاڵەتی زوم کە زومت کرد سپەیس داگرە ئەم هاندە دێتن بۆ گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر ئەم پەنجەیە کۆنێکتی ئەمە بکەین وابەستەی ئەم کۆنێکتەرە بکەین هەروەکتێت ئەم کۆنێکتەرەمان جوولان ئەم پەنجەیە لەگەڵی بجولێتن ئەمە چۆنی دەکرێت واتە چۆن ئەمە ینی سیفەتەکان ناو لێناوە ئێستامە بەشێکی گرنگی بەشی لێرەکان پێ دەگوترێت پارێنت ئەند لینک کاری چی ئەمە لە بۆوانێ ئەمڕۆمان ئیشمان بە پارێنت ئەند لینک دەبێتن سەرنجی خۆتان بدەنە ئێمە وانەکە زۆر ئاسانە زۆر سادەیە زۆر ئیزی و سمپڵە جا خۆشەویستان چۆنی دەکرێت نمونە ئەمە بکەینە کوڕی ئەمە هات کاتێک با فەرمانی کرد دەبێت کوڕ جێبەجێ بکە شەرت نییە هەر کاتێک کوڕ فەرمانی کرد با جێبەجێ بکاتن بۆیە ئەمە وابەست ئەمە دەکەینە هەروەکو داری ئەوە هەیە شەجەرەت العائیلی ئاخیرەکە ئێوە های دێتن یعنی ئەمە دەبتە باب ئەمە دەبتەوە کوڕی ئەمە دەبتە کوڕی ئەمە بەم شێوێ ئەمە بابی ئەمە بابی ئەمە ینی پشتا پشت دەسێتەوە پاش حرەکەک لە پشتا پشت ئەنجام بدرێ ئەمە هەموو دەگرێتەوە خۆی جا خۆشەویستان پێش ئەوی دەست بەکارەکەی خۆمان بکەین ئێستا ئێمە دەمانەوێت هەر کاتێک ئەم کۆنێکتە حرەکەی کرد ئەم پەنجەیەش لەگەڵی بجولێتن بۆیە وا باشە سەرتا تۆ ئەنکەر پۆینتەکان تەوازن بکەی بیان بێ شوێنی گونجایی خۆیان ئێمە دەمانەوێت کاتێک کە ئەمە جوولاوە لە چەقدا ینی ئەم ئەنکەر پۆینتە ئەگەر وای دابگرین لەسەر کیبۆرد وای دابگرە ئەنکەر پۆینتەکە ئەگەر کۆنتترۆلی لەگەدا بگرین یەکسەر لە چەق ڕاوەستی ئەمە چوە چەق ببورن بێنینە چەق لێرە نایەتن یەک دقە ئەوها بێنین بەبێ کۆنتترۆل ئێستا ئەمە لە چەقواتە هەر حرەکەیەک بیکەینەوەوی هەر حرەکەیەک لێرە ڕوویدا ئەمە ئەلێرە ڕابجوولێ نەک لە ناوەندێرە ئێستا ئەمە ئەنکەر پۆینتەکەمان هێناوە چێندەرێ ئەم چەقەی ئێرە سەرەتا بەس ئەنکەر پۆینتەکان دەگوازینەوە هەروەها بە ئەنکەر پۆینتی ئەمەش بگوازینەوە بیکەینە وای بیبین حرەکەکە ئەم لەم ناوەندە ئەنجام بدرێتن نمونە لەم ناوەندە یان لێرە با لێرە بێ ئەمە ئەنکەر پۆینتی ئەوشمان گواستەوە ئەنکەر پۆینتی ئەمەش ببینە چەق ئەمەشمان بردە چەق هەروەها ئەنکەر پۆینتی ئەمەش وەکو ئەوە
حركة ليرة أنزام بدري إيش أم أنكر بوينتانا هموي بجوازنا وشويني جنزاي خوي أمش على سقيتي لم زمجي حركة أنزام دري كاتي حركة ليرة كرا أم بنزانا موي لقالي بزورين بكينا هاند إنجا أمش بي لم زمجي إي أمان أنكر بوينتي أمش بجوازينوا بو إيرا بهمي تاو كان أنكر بوينتا كان واروها إي أم قولش بجوازينوا أم ناونديها حركة ليرة كرا لبيزوا على ئەنجام خۆی وەربگرێ. جا ئەزان خۆشەویستان ئێستا ئێمە ئەنکەر پۆینتەکانمان هەمووی بردە شوێنی گونجاوی دیاریکراوی خۆی بۆیە بە هەست دەست بکەین بە بەستانەوەیان بە یەکتری ئەوەی کە ئێمە گەرەکمانە لە دڵمانە نیەتمانە باسی بکەین بابیکەینەوەوی ئەمە ببەستینەوە بەم کۆنێکتەرە ئەمە ناوی چیان برین. ئەمە نووسرا لفت extension 2 لفت extension 2 ئەدی ئەم کۆنێکتەرە ناوی چیە؟ ئەمەش لفت کۆنێکتەرە کەواتە ئەمە دەبێ بکەینە کوڕی چیە کوڕی لفت کۆنێکتەر لفت extension 2 بکەینە کوڕی لفت کۆنێکتەر بۆیە دێ بەشی پارێنتێس ئەلێرە نەن لەوێ دەچێت چێن دەرێ ئەو لێرانە ئێرە هەموو ناویان لێرە وەکو لیستێک عڕسکراوە کاتە تۆ لەتەوێت چێ ببەستیەوە لفت کۆنێکتەر ناتۆ بەچکۆ ناکرێ بە خۆی ببەستیەوە بەچی دەبەستیەوە ئەمە بە لفت کۆنێکتەری دەبەستنەوەتە لفت کۆنێکتەر نووسراە هەروە ژمارەی لێرەکەشی دایکەوە لێری یەکە ئەمەمان بەستەوە بچێ بەم کۆنێکتەرە ئێستەمە دوو لێرمان هەیە ئەمە لێری یەک ئەلێرەش دیارە ئەمەش لێری دووەم ئەمەمان بەستەوە بەمە چۆن نمونە ئێستا من هەر حرەکەیەک لەمە ئەنجام بدەم یەکسەر ئەمەش پابندی حرەکەکە دەبێتن بەم شێوەیە با بینە سەر لفت کۆنێکتەر لەوێندەرێ ئاڕدا بگرین ڕۆتەیشنێکی بەستی ئەنجام بدا ها تەمەشاکە کاتێککە دەیجوولێنی یەکسەر لفت extension 1 دوایان یەکە لەگەڵی دەجوولێ ئەمەش لەگەڵی دەجوولێ لفت extension 2 بەم شێوەیە حرەکەیەک لێرە ئەنجام بدەین بەوی دەجوولێ نمونە بۆ زیاتر وازەح بوون نمونە ئێستا بێ سەروبەر یەک دروست بکەین ئەمە ناوی چیە؟ ئەمە لە ڕایت ئەکستنشنە ئەگەر بەمە ببەستینەوە کە هیچ علاقەیەک لە بینیانە بەس هەر حرەکەیە کە لەمە ئەنجام بدرێ ئێستا ئەوە لە خودی خۆیدا بۆ بەسترایتەوە ناوەکەشی لە تەنیشتی بەڵام بەخۆی هیچ شتێکتر بەوە نەبەسترایتەوە بۆ ئێستا من حرەکەیەک لەوە ئەنجام بدەم هیچ شتێک پابندیەوە نیە تا لفت کۆنێکتەرەکەش ناجوولێ لە جێ خۆی ئەمە لە خۆی بەتەنیا دەجوولێ بەڵام دەتوانم ئەمە بەمە ببەستمەوە حرەکە لەمە ئەنجام بدەم لەوەش ئەنجام بدرێت چۆن ئێستا ئەمە ڕایت ئەکستنشن 2 بە لفت extension 2 دەبەستینەوە بینە ئێرە بزانین لفت extension 2 لەکوێیە ئەمەیە نمونە ئێستا لفت extension 2 ئەمەش پێ بەسترایتەوە من حرەکە ئەنجام دەم ئەو لە خۆڕا ئەویش بەگەری دەکەوی تەمەشاکەن ئەو هەر بۆ تێگەیاندن بوو لە خۆڕا بەگەریکەت ئەمە بێک بەستانەوەیەکی ناڕێکە بەس هەر بۆ زیاتر تەوزیحدان بوو بەم شێوەیە ئێستا بە ئێمە ئەمە بیکەینەوە نەن جارێ پێویستمان بەنانە لێرە ئەمەمان بەستاوە بۆ کۆنێکتەرە بۆیە پێویستە ئەم کۆنێکتەرەش بەمە ببەستینەوە پێی دەگوترێت لفت extension 2 ئەو کۆنێکتەرەواتە هەر حرەکەیەک لێرە ئەنجام بدرا ئەمە چ دەبی پابندی حرەکەکە دەبی و ئۆڕێدی قبلەنیش ئەمەش پابندی ئەوە بووە کەواتە ئەو حرەکەی ئەلێرە ئەنجام دەدرێت ئەو دوێ پێکرا برین دەکا بزانە پێکبەستانەوێ عینیان ئەمە ڕەچاوی لاشەی مرۆڤ کراوە یعنی تەکنەلۆژیا زۆر سوود لە علمی تەبیعی و علمەی کە خوای گەورە دایناوە لە بوونەوەردا وەرگرتووە ئەگەر تۆ ببینێت ئەو ئۆرگانیزیشنێکەوە دروستەکرێ هەمووی لە جسمی ئینساندا بوونی هەیە جا ئازیزان خۆشەویستان گەورەی هەر بۆ خوددا گەورە باشە جا ئەم کۆنێکتەرە ببەستینەوە بەمەیان چۆنی دەکرێتن بۆ نمونە ئەمە کۆنێکتەرە ناوی وەنیان بیبەستنەوە بەچێ ببەستنەوە بە لفت extension 1 کۆنێکتەر ببەسترێتەوە بچێ لفت extension 1 کەواتە دێنە کۆنێکتەر لەوێن دەرێت دەکەین لفت extension 1 دوو بەستانەوەی تریشمان هەیە ئەوانەی ئاچوق بوونێ کەواتە ناتانین کە بەستانەوەیان پێ بکرێت یارە بۆ شێوەیە ئەمەشمان بەستاوە کەواتە ئێستا ئەم کۆنێکتەرە بەستراوەتەوە بە left extension 1 يعني left extension 1 تەمەشاکەین ئەم کۆنێکتەرە left کۆنێکتەر بەستراوەتەوە بە left extension 1 هێدی لە دوور دەڕۆن ئێستا left extension 1 دەبی ببەسترێتەوە بەم لە دەستێ بەم لە پەدەستە وانە ئەمە چۆن دەکرێت بۆ من ئەمە left extension 1 ئەمە ناوی چیە RM4 کەواتە left extension 1 پارێنتی دەکەین دەیکەینە کوڕی چێ RM4 بەم شێوە دەینە سەر لفت extension 1 لێرەش تەحدید بووە دەیکەینە کوڕی RM4
کەواتە ئێستا ئەم لفت ئەکستێنشنوانە بەس کەواتە ئێستا ئەم لفت ئەکستێنشنوانە بەستراوە بە کوڕی یعنی بووە چێ بووە کوڕی ئارم4 و هەروەها ئارم4 بابی لفت ئەکستێنشنوانە لفت ئەکستێنشنوان بابی کۆنێکتەرە بابی ئەو کۆنێکتەرێکە ناوی لفت کۆنێکتەرە لفت کۆنێکتەریش بابی چییە؟ بابی لفت ئەکستێنشن تووە هەروەکو شەجەڕەی عایلی وایە بابینە سەر ئەمە تەواویکەین ئەمە پێدەگوترێت چێ ئەمە ڕایت ئەکستێنشن تووە ڕایت ئەکستێنشن توودی ببەسترێتەوە بەم کۆنێکتەرە ئەم کۆنێکتەرەش ناوی چییە؟ ڕایت کۆنێکتەرە کەواتە ئەمە دەبەستینەوە بەچێ بە ڕایت کۆنێکتەر بزانین ڕایت کۆنێکتەرمان لەکوێ هەیە ئەمە ڕایت کۆنێکتەرە ئەم ڕایت کۆنێکتەرمان بەستەوە اینجا ڕایت کۆنێکتەریش دەکەینە کوڕی ئەمەیان ئەمە ناوی چییە؟ ڕایت ئەکستێنشن وانە کەواتە ڕایت کۆنێکتەر دەکەینە کوڕی ڕایت ئەکستێنشن وان ناوی چوو ڕایت ئەکستێنشن وان تۆزێک بەوردەیە بەس گەلە شتێکی خۆش و عەجایبەتە ڕایت ئەکستێنشن وان ئەمە دەکەینە کوڕی ڕایت ئەکستێنشن وان کەواتە بچین ڕایت ئەکستێنشن وانمان دیتەوە بەستامانەوە بەوی لێرەش نووسراوە ڕایت ئەکستێنشن وان ڕایت ئەکستێنشن وان دەکەینە کوڕی چێ کوڕی ئارم4 دیسان کەواتە بابێنێ سەر ڕایت ئەکستێنشن وان بیکەینە کوڕی ئارم4 خۆشەویستان ئازیزان هەرگیزا و هەرگیز نەکەن سەبسکرایبی کەناڵی بیرۆکە لە یاد بکەین هەموو ئازیزان و خۆشەویستانی خۆتان لەوانە بە پێز و چێژ و پڕ لە عەلم و زانست و معریفەتانە ئاگادار بکەنەوە بە ئەوانیش فێر بن ئەم وانانە شتێک بە خەرمانی ژەنیان زیاد بکەن جا ئەمەمان بەستەوە بە ئارم4 ئەدی ئارم4 ببێتە کوڕی چێ ئارم4ش دەبی ببەستێتەوە بەمە ئەمە چی پێدەگوترێتن ئارم4 ببێتە کوڕی ئارم3 دەبێتە بابە گەورە ئەلێ ڕابەخوارێ لە بۆ هەمیان ئارم4 ببەستینەوە بە ئارم3 دانی ئارم3مان هەیە هەمانە ئەمەشیان ئارم3ە so we are going to where ئێرە ئەمە ئارم2 ئەمە ئارم3 دەکەینە کوڕی ئارمی2 بە ئەمەشیان بکەینە کوڕی چێ ئارم2 ئارم1 یعنی ئەمە ئارم3 ببێتە کوڕی ئارم2 کەواتە سەر ئارم3 بیکەینە کوڕی ئارم2 ئەمەش بۆ ئارم2 جا ئازیزان خۆشەویستان بە ئاوتێک بکەین ئەدی ئارم2 بکەینە کوڕی چێ بکەینە ئەمە ناوی ئارم1ە ئارم2 بکەینە کوڕی ئارم1 کەواتە دێنە سەر ئەم لێرە دێنێ لی پارنت لینک جازم بە ئەمە لەبیر نەکەم شتێکتر هەیە قسما لەبیر بکەم لەم تەنیشتە لینکێکەیە لینکی لاستیقە یعنی هەروەکو لاستیق دەتوانانی ڕابکێشی هەمان کاری پارێنت دەکات لێ نووسرا پارێنت ئانلیک چابوو لەبیرم نەکرد خوا خێرت بنووسی برای بەڕێزمکەوە بەبیر تێنەما لەوانەیە گوت بێت ئەدیمە چێ لێروکانە جا ئازیزان خۆشەویستان بۆ نمونە ئێستا ئەمە سپاس بۆ لەبۆ ئۆتۆسیڤ دێکاکە تاوا بڕۆی ئەمە ئارم2 بیکەینە کوڕی ئارم1 لە ڕێگەی ئەم لینکەش ئەنجام دەدرێت نمونە ئەمە ئارم2 نییە ئەم لینکە بگرە بۆ هەر کوێیەک بتەوێت دەبتانی ئەمە دەتوانی لە بۆ ئەو کوڕی ببەی کەواتۆ ئیشت بێتی نمونە بیهێنە سەرچێ ئارم1 سەرنجی ئێرەش بدەن یەکسەر ناوەکەی دەگۆڕێن ئەمە هێنامانە سەرچێ ئارم1 ئەها بەم شێوەیە یەکسەر ینی ئەو لینکەش ئێستا بن بۆ نمونە دەتوانانی بیبەستیەوە بە شوێنێکی تر بە جێگایەکی تریش ئەگەر ویستت نمونە ئێستا ئێمە ئارم1 ببەستینەوە بەچێ بە بەیس بەچێ بە بناغا بە بنچینە بە قۆڵ کەواتە هەر لە ڕێگای لاستیق ئەنجامی دەدەین بیبین بۆ سەر بەیس هەمان شتە لێرە دایدنێ لێرە دادنێ لێرە ڕایش بەکەیف خۆت میم کە ئەمە دەجولێنی یەکسەر ئەمە چوارگۆشەیەک دەکەوێتە چارلاکێشەیەک دەکەوێتە سەری بەم شێوێ ئەمە چ بوو ئارم1مان کردە کوڕی بەیزی وەڵاو ئەعلەم بەستانەوەکەمان زۆر بە دەقیقی تێپەڕیانی بەیز با پیرە گەورەی قەیس و وەیس و هەمویانە هەتا دەگاتە وەیسی ئەلێرە ڕواتن دێتە ئێرە ئەمە دەبتە کوڕی ئەمە دەبتە کوڕی ئەمە بەم شێوێ ئەمە بابی گەورەی ئەمە ئانە دەبنێت چێ ئامۆزای یەکتری ئەمە دەبتە نازانم برا یعنی هەروەکو شەجەڕە عایلە دەکرێتن سوود و قانزازەکانی زۆرە جا ئازیزان خۆشەویستان نمونە ئێستا ئێمە بمانەوێ ڕۆتەیشنێک بە چ بدەین بە ئارم4 بدەین ئەمانەش پێوە بەسترایتۆ بزانە چۆنی ئەوانیش ئەگە غەڵەتمان نەکردبی
چکە جاربێ بەستانەوە غەڵەت دەکەی شتێک بەجێ دەمینێ تەمەشاکەین بزانین ئایا ئەمە هەمووی لەگەڵی دەجولێتن لەگەر ئارمفۆری ڕۆتەیشنێکی سەرپێی دەرەجەیەکەتەوە بەخوا نازدارە زۆر ئۆکەی کەواتە ئێستا ئەمە بمانەوێت چ بجولێنین ئەمە بجولێنین وانە بزانام ئەمە هەمووی لەگەڵی دەزوری لە کۆنێکتەرەوە بەم شێوەیە بە لێرەش ئاڕێکدا بگرین ڕۆتیشن بێ بینیتان بەرز و نزم بوو واروە ئەم جارە بمانەوێت ئەمە بجولێنین بزانین ئەو لەگەری دەجولێ ڕۆتیشنێکی بدەینێ هەرلۆگاڵتەی زۆر بە جوانی دەتوانانی ئەنیمیشن دروست بکەی زاخۆشەویستانوانەی ئەمڕۆمان زۆر درێژ بەوە بەڵام دەیکەینە وانەیەکی لەکەینە وانەی چەندە بەخۆی 20 لە بۆ ئەمە 21 دەیکەینە وانەی 22 لەوێن دەرێت چۆنیەتی ئەنجامدانی حرکات و بەرەکات و سەکەنات لەوێ باز دەکەین بەس خۆشەویستان ئەو ئینێرژیەی ئێمە هەمانە بابە هەدەر نەچێتن ئێوەش هاوکارمان بن لە سەبسکرایب و لایک و شێر و کۆمنت زۆر سپاسیان و بەرەزان دەکەین کەوا دەستخۆشیان بۆ ئێمە ناردێتەوە بەڕاستی ئێمە هان دەدەین تاوەکو بە ڕوحێکی فراوانەوە لەگەڵ ئێوە بەردەوام بین لە زنجیرە فێرکاریەکانی خۆمان لە ئەدۆب ئافتەر ئیفێکێت تاوانیکی تر خوای گەورە پشت و پەنای هەمولایەک بێتن هەمولایەکتان هەر ساغ و سەلامەت بن و پابەندی خۆپارێزی بن بە هیچ کامێکتان تووشی هیچ دەردوو وەڵام ناخۆشیێک نەبن خواتان لەگەڵ.